بەرپرسانی عێراق ڕای دەگەێنن بەهۆی بەردەوامی پێشڕەویەکانی هێزەکانی عێراق بەرەو ناوەندی شاری مووسڵ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئاوارەکانی شارەکە ڕوبەڕووی کارەساتێکی مرۆیی دەبنەوە. قەیرانی ئاوارەکان زیاتر لەوە قوڵ دەبێتەوە کە حکوومەتی عێراق ڕای گەیاندووە لەو کەمپانە کە نزیک شاری مووسڵ دروستی کردووە توانای وەرگرتنی 100,000 ئاوارە هەیە و ئەوە لە کاتێکدایە کە بەرپرسانی عێراق پێشبینی دەکەن کە ژمارەی ئاوارەکانی مووسڵ بگاتە 500,000 کەس. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لە دوایین ئاماریدا ڕایگەیاندووە کە 47,000 کەس لە مووسڵ ئاوارە بوون کە زۆربەیان لە گەڕەکانی ڕۆژهەڵاتی شارەکە هەڵاتون. هاوکات لەگەڵەوەی پێشبینی دەکرێت ژماری ئاوارەکانی مووسڵ بگاتە زیاتر لە 500,000 سەرۆکی لیژنەی کۆچ و کۆچبەران لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەعەت دەهەلکی ڕایگەیاند ئێمە لە سەروبەندی کارەساتێکی ڕاستەقینەی مرۆیی داین و پێشبینی دەکەین زیاتر لە 500,000 کەس لە مووسڵ ئاوارە بن و حکوومەتیش هیچ پلانێکی بۆ حەوانە و نیشتەجێکردنی ئەو ژمارە ئاوارەیە نییە. دەهلکی دەڵێت لە ئێستادا وەزارەتی کۆچ و کۆچبەران ئامادەی هەیە پێشوازی لە 100,000 ئاوارەی ناوشاری مووسڵ بکات، بەڵام ئەگەر ژمارەی ئاوارەکان بەرز بێتەوە پێویستی بە دانانی پلانێکی خێراتر هەیە. سەرۆکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە مووسڵ ئیمان جبوری ڕایگەیان سەرباری کەمی ژمارەی ئاوارەکان لە کەمپی ئاوارەکانی خازر و حەسەن شام لە نزیک مووسڵ لە ئێستادا ئەوان بەدەم کێشەکانی نەبوونی خزمەتگوزاری و پێداویستەکانەوە دەناڵێنن لە کاتێکدا ڕەوشی ئەو ئاوارانە چۆن دەبێت کە لە بەشی ڕاستی شارەکە دەستیان بە هەڵاتن کردووە. جبوری باسی لەوەش کرد کە هێشتا قەیرانی ئاوارەکان دەستی پێنەکردووە و ڕێوشوێنەکانی حکوومەت کە بۆ قەیرانەکە گرتوێتێ بەر لاوازە و لە ئاس قەیرانەکەدا نییە. سەرۆکی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئاماژەی بەوەش کرد کە لە کاتی هاتنی وەرزی زستان و نزمبوونەوەی پلەکانی گەرما چارەنووسی هەزارها منداڵ و ئافرەت و بەساڵاتچوانی ئاوارە لە بەردەم هەڕەشە و مەترسیدایە. کەمپی خازر بە نزیکەی 30 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی مووسڵ و حکوومەتی عێراق بە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەمپەی دروست کردووە کە جێگەی 8,000 ئاوارەی لێ دەبێتەوە. بە هەمان شێوە کەمپی حەسەن شەم هەر لە ناوچەی خازرە و جێگەی 24,000 ئاوارەی لێ دەبێتەوە و ئەو کەمپەیش بە هەمانگی نێوان نەتەوە یەکگرتوەکان و حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە.